ایمانداران سلام و رحمت و میهرەبانی خدای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی ڕەحممان پێ بکات و بەختەوەر و عاقیبەت خێری دنیا و قیامەتمان کات. ئەوڕۆ لە کۆتاهەمین ئەو مافانەی ئێمە، ئەو مافانەی کە لەسەر ئێمەیە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم باسی دەکەین کە حەوت ئەو لەو مافانەمان باس کرد کە حەق و مافی ئەو پێغەمبەرەیە بەسەر ئێمەوە. ئەوڕۆ مافی هەشتەمین بە کورتی باس دەکەین کە کۆتاهەمینە، کە بریتیە لە سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. کورتێک دەربارەی فەزڵ و گەورەیی سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم باس دەکەین. خوای پەروەردگار دەفەرمێت إن الله وملائكته يصلون على النبي. بەتەئکید و بەڕاستی خدای پەروەردگار و پاشان فریشتەکان سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە لێ دەدەن صلی الله عليه وسلم. سەڵاواتدانی خدای پەروەردگار لەسەر پێغەمبەر بریتیە لەوەی کە لە لای فریشتەکان باسی ئەو پێغەمبەرە دەکات بە چاکە و بە گەورەی و ستایشی دەکات. سەڵاواتدانی فریشتەکان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە داوای لێخۆشبوون بۆ ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. ئەنجا خوای گەورە هەر لەو ئاەتەدا ئەمرمان پێ دەکات، دەفەرمێ يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. ئەو کەسانەی کە ئیمانتان هەیە و خۆتان بە ئیماندار دەزانن سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەن صلی الله عليه وسلم. کەواتە خدای پەروەردگار سەڵاوات لەسەر پێغەمبەر دەدات، فریشتەکان سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە لێ دەدەن. خوای گەورەش ئەمرمان پێ دەکات سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەین صلی الله عليه وسلم هەر کاتێک کە ناوەکەیمان گوێ لێ بوو. ئەوە یەکێکە لەو حەق و مافانەی کە پێغەمبەر بەسەر ئێمەوەی هەیە وەکو موسڵمان، کە گوێمان لە ناوی ئەو پێغەمبەرە دەبێت صلی الله عليه وسلم لەسەرمانە کە سەڵاواتی بۆ بنێرین و سەڵاواتی لەسەر لێ بدەین. بۆیە یەکێک لە زانایان محەممەد ساڵح دەفەرمێت بەڕاستی سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم پاداشتێکی گەلە گەورەی هەیە. ئینسان کە لە دەستی بچێت خێر و پاداشتێکی زۆری لە دەست دەچێت. و دەفەرمێ پێویستە منداڵەکانمان فێری سەڵاواتدان بکەین لەسەر پێغەمبەر، فێریان کەین هەر لە گچکەی و منداڵیەوە کە سەڵاوات بە ئەو پێغەمبەرە بنێرن کە کاتێک گوێیان لە ناوەکەی بوو، یاخود سەڵاواتی لەسەر لێ بدەن لە ڕۆژانەدا چەند جارێک ئینسان بە گوێرەی ئەوەی کە دەتوانێت سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدا صلی الله عليه وسلم. بۆیە سوفیانی سەوری فەرموویەتی بەسە بۆ ئەو کەسەی کە فەرمایش دەنووسێتەوە خێر و پاداشتەکەی ئەوەندەی بەسە کاتێک کەسێک فەرمایشتەکە دەخوێنێتەوە دەگاتە ناوی پێغەمبەر سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە دەدا صلی الله عليه وسلم. دەفەرمێت تەنها ئەو خێر و پاداشتەی بەسە ئەوەندە خێری زۆرە کە ئینسان سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرەی دەدات صلی الله عليه وسلم. ئەنجا سەڵاواتەکان دەگەنەوە بە پێغەمبەر سەیر نییە بەڕێزان، هیچ شتێک لە لای خدای پەروەردگار مەحاڵ نییە. دەسەڵات و قودرەتی خوای پەروەردگار بێسنوورە. ئەو سەڵاواتەی ئێمە لێی دەدەین بە تایبەت لە ڕۆژی جومعەدا سەڵاواتەکان دەگەنەوە بە پێغەمبەری صلی الله عليه وسلم. وەکو لە فەرمایشتێکدا کە فەرمایشتێکی صحیحە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت إن من أفضل أيامكم الجمعة. لقورتين روجا كانتان بريتيا لا روجي جمعة لهم روجا قورتنا. دفرمي فيه خلق آدم، آدمي تداد رزبوا، وفيه قبضة وهروها تيدا مردوا، وفيه نفخة الصور. لو كاتيك دنيا خراد بيت لروجي جمعة دا دنيا خراد بيت. أنزا وفيه الصعقة. أنزا لروجي جمعة جدا کاتێک کە فوو بە کەڕەنادا دەکرێت هەموو خەڵک زیندوو دەبێتەوە لە ڕۆژی قیامەتدا ئەو ڕۆژەیەش هەر ڕۆژی جومعەیە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ فأكثروا علي من الصلاة فيه. لە ڕۆژی جومعەدا پێغەمبەر دەفەرمێ زۆر سەڵاواتم لەسەر لێ بدەن. فإن صلاتكم معروضة علي.
پێغەمبەر فەرمووی سەڵاواتەکانتان بە من دەگەنەوە. هاوڵان پێیان سەیر بوو، گوتیان ئەی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم چۆن ئەو سەڵاواتانت پێدەگەنەوە لە کاتێکدا کە تۆ مردووی، لە کاتێکدا کە تۆ دەمری، یعنی لە دوای تۆ کە دەمری چۆن سەڵاواتەکانت پێدەگەنەوە؟ پێغەمبەر فەرمووی صلی الله علیه وسلم إن الله حرم على الأرض أن تأكل أجساد الأنبياء. فەرمووی خوای پەروەردگار لەسەر ئەرزی حرام کردووە کە لاشەی پێغەمبەران بخوات، واتە لاشەکەیان تێدا ناچێت، ڕۆحەکەیان زیندووە. کاتێک کە ئینسان سەڵەواتێک لەو پێغەمبەرەی دەدات صلی الله علیه وسلم، ئەو سەڵەواتە خودای پەروەردگار دەیگەیەنێ بەو پێغەمبەرەی بە تایبەت لە ڕۆژی جومعەدا. دەیبرام چەند گەورەیە کە ئێمە شوێنکەوتەی ئەو پێغەمبەرەین، کە ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرەین، خۆمان بە ئومەتی ئەو پێغەمبەرە دەزانین. چەند گەورەیە کە ئینسان لە ڕۆژی جومعەدا، لە ڕۆژەکانی دیکەدا زۆر ئاسانە دەتوانی بە ڕێگادا بڕۆی، ئیش و کاری خۆشت بکەیت، سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەی صلی الله علیه وسلم، ئەو سەڵەواتت دەگاتەوە بە پێغەمبەری. ئەوەش حەق و مافێکی ئەو پێغەمبەرەیە. لەسەر ئێمە دەبێت سەڵەواتی لەسەر بدەین، ئەنجا خێر و پاداشتێکی زۆریشمان پێ دەبڕێت. بەهۆی سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرەیەوە گوناهەکانمان لێ دەسڕێتەوە. بزانە کە سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدەیت چه پاداشتێکی هەیە برام، گوناهەکانمان دەسڕێتەوە. خوای پەروەردگار دەمان باتە بەهەشت، ئەنجا پلەشمان لە دنیادا بەرز دەکاتەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە فەرمایشتێکدا کە نەسائی ڕیوایەتی کردووە و فەرمایشتێکی صحیحە، دەفەرمێ من صلى علي صلاة واحدة، هەر کەسێک یەک جار سەڵەواتم لەسەر لێ بدات، یەک جار سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بدەی، اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد، یەک جار سەڵەواتی لەسەر لێ بدەی، پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه 10 صلوات، خدای پەروەردگار 10 سەڵەواتی لەسەر ئەو کەسە لێ دەدات. الله ئەکبەر، چەند گەورەیە برام، یەک سەڵەواتی لێ بدەی، خوای گەورە 10 جار سەڵەوات لەسەر ئەو کەسەیە لێ دەدات. وحط عنه 10 خطيئات، ئەنجا هەر ئەوەندەش نا، دووهەم بە یەک سەڵەوات ئینسان 10 گوناه و تاوانیشی لەسەر ڕەش دەبێتەوە. ئەنجا دەفەرمێ وەڕوفعت له 10 درجات، خوای پەروەردگار 10 پلەی ئەو کەسەش بەرز دەکاتەوە کە یەک سەڵەوات لێ دەدات. تەماشاکەن بەڕێزان چەندە گەورەیە، یەک سەڵەوات لێ بدەی 10 جار خوای گەورە سەڵەواتت لەسەر لێ دەدات، 10 گوناه و تاوانت لێ ڕەش دەکاتەوە، 10 جاریش پلەت بەرز دەکاتەوە لە لای خۆی. دەی موسڵمانی بەڕێز، گەنجی بەڕێز، چ شتێک ماوەتەوە لەوە گەورەتر، چ شتێک لەوە باشترە کە ئینسان سەڵەوات لێ بدا لەسەر ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم. ئەنجا ئینسان دوعاکانی گیرا دەبن بەهۆی ئەوەی کە سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدات. تەماشاکەن ئیمامی عومەر دەفەرمێت إن الدعاء موقوف بين السماء والأرض، کاتێک کە ئینسان دوعا دەکات، ئەو دوعایە لە نێوانی ئاسمان و زەوی دەوەستێت، لا يصعد منه شيء حتى تصلي على نبيك صلى الله عليه وسلم. دەفەرمێ ئەو دوعایە سەر ناکەوێت، ئەو دوعایە گیرە نابێت، هەتا وەکو ئینسان پێش ئەوەی کە دوعا بکات سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەری لێدا صلى الله عليه وسلم. بۆیە پێغەمبەر دەفەرمێ صلى الله عليه وسلم إذا صلى أحدكم فليبدأ بحمد الله، فليبدأ بتحميد الله والثناء عليه. پێغەمبەر دەفەرمێ ئەگەر دوعاتان کرد بە حەمد و سوپاسی خدای پەروەردگار دەست پێ بکەن، سوپاسی بکەن، الحەمدولله بکەن، پێش ئەوەی کە دەست بە دوعا بکەی، هەر یەکسەر دەست پێ مەکە برام. ئەنجا دەفەرمێ ثم ليصلي على النبي صلى الله عليه وسلم، دەفەرمێ پاشان سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەن، ئەنجا دوعا بکەن هەرچی کە دەتانەوێ بپاڕێنەوە لە خدای پەروەردگاری خۆتان. ئەوە پێغەمبەر پێمان دەفەرمێ صلى الله عليه وسلم. ئیمامی عومەر دەفەرمێ ئەو دوعایە لە بینی ئەرز و ئاسمان ڕادەوەستێت تا سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدەی، ئەنجا دوعایەکەت گیرا دەبێ بەهۆی ئەو سەڵەواتەی پێش ئەوەی کە دوعا بکەی سەڵەوات لەسەر پێغەمبەر بدە صلى الله عليه وسلم. تەماشاکەن برام، ئێمە ڕەنگە لێی بێ ئاگا بوو بێن لەو پاداشتە گەورەی، لەو فەزڵە گەورەی
کە دەتەوێت دوعا بکەی برام بە حەمد و سوپاسی خوای گەورە دەست پێ بکە، بە سەنایی خودای پەروەردگار دەست پێ بکە، پاشان سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بدە. ئەنجا پێغەمبەر دەفەرمێ هەرچی کە دەتەوێت داوا بکە، هەرچی کە دەتەوێت بپاڕێوە، پێداویستیەکانی خۆت لە لای خوای پەروەردگاری خۆت باسکە، ئیشەڵڵا خوای پەروەردگار گیرای دەکات. بۆیە یەکێک لە زانایان ئەبوو سولەیمانی داڕانی دەفەرمێت هەر کەسێک کە دەیەوێت پێداویستی خۆی داوای خۆی لە خودای پەروەردگار بکات، پێداویستیەکانی باز بکات لە لای خوای پەروەردگار، با یەکەم جار دەست پێ بکات لە دوای حەمد و سوپاسی خوای گەورە بە سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرە صلی الله علیه وسلم، و باکە لە دوعایەکەشی لێ دەبێتەوە هەر بە سەڵەوات کۆتایی بەو دوعایەش بێنی خودای پەروەردگار ئەو پێغەمبەرە لە لای خوای گەورە قبوڵە، کە سەڵەواتی لەسەر دەدەی ئەو دوعایەش لە لای خودای پەروەردگار قبوڵ دەبێت و گیرا دەبێت. ئەنجا لە قیامەتدا ئەو کەسەی کە زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدات لە ڕۆژی قیامەتدا لە هەموو کەس لە پێغەمبەری نزیکترە. تەماشاکەن برام، چەندە فەزڵ و گەورەی هەیە، چەندە پاداشتی بۆ ئینسانی هەیە برام. خوای پەروەردگار لە ئینسان خۆش دەبێت، ئەو کەسە لە پێغەمبەر نزیک دەبێت، خدای پەروەردگار دەیباتە بەهەشتەوە ئەو کەسەی کە زۆر سەڵەوات لەسەر پێغەمبەر دەدا صلی الله علیه وسلم. چەند ئاسانە برام، چەند بە ئاسانی ئەو سەڵەواتە لێ دەدرێت، ئەو پاداشتە برام چەند بە ئاسانی بۆ ئینسانی وەدەست دەهێنرێت. بەڵام ڕەنگە زۆر کەس کەم تەرخەم بێت، بەخوا هەفتە دێ و دەڕواتەوە جارێک سەڵەواتێک لەسەر پێغەمبەری نادات، ڕۆژی جومعە دێ بێ ئاگایە سەڵەواتێک لەسەر پێغەمبەری نادا برام، با هیچ ڕۆژێک نەبێ 100 جار سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی نەدەی، با هیچ جومعەیەک نەبێ 1000 جار سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە نەدەی برام. چه فەزڵ و پاداشتێکی هەیە بزانە. ئیبن مەسعود بۆمان دەگەڕێتەوە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت، دەفەرمێ پێغەمبەر فەرموویەتی صلی الله علیه وسلم أولى الناس بي يوم القيامة أكثرهم علي صلاة. نزیکترین کەس لە من لە ڕۆژی قیامەتێدا پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسەیە کە زۆر سەڵەوات لەسەر من لێ دەدات. ئەنجا کە دەتەوێت نزیک بی لە پێغەمبەر، کە دەتەوێت لەو پێغەمبەرە نزیک بی، دراوسەی ئەو پێغەمبەرە بی، لە بەهەشدا هاوڕێی پێغەمبەر بی برام، دەی گەنجی بەڕێز خێرا و پەلە بکە، دەی برام تەمبەڵی مەکە، دەی برام بێ ئاگا مەبە، سەڵەوات لەسەر پێغەمبەرەکەت بدە صلی الله علیه وسلم. لە ڕۆژی قیامەتێدا یەکێک دەبی لەو کەسانەی کە لە پێغەمبەریەوە نزیک دەبی خوای گەورە بیکاتە قسمەتی هەموو لایەکمان. با گوێ لەو بەسەرهاتەیە بگرین، بەسەرهاتێک کە دەربارەی ئیمامی شافعی سەبارەت بە سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. یەکێک لە قوتابیەکانی ئیمامی شافعی بۆمان دەگێڕێتەوە، دەفەرمێ لە دوای مردنی ئیمامی شافعی، ئیمامی بەڕێز و گەورەمان ئیمامی شافعیم هاتە خەور. گوتم یا ئیمام حاڵت چۆن بوو؟ پێم گوت خوای پەروەردگار چی لەگەڵ کردی؟ حاڵت چۆن بوو لە لای خودای پەروەردگار؟ دەفەرمێ ئەو قوتابیە ئیمامی شافعی لە خەویدا، ئیمامی شافعی دەفەرمێ خوای پەروەردگار ڕەحمی پێکردم، خوای پەروەردگار لێم خۆش بوو، خوای پەروەردگار بە بەهەشتی شاد کردم، ڕێز و حرمەتی گرتم، بردم یە بەهەشتەکەی خۆیەوە. دەفەرمێ لێم پرسی، گوتم جا بەهۆی چیەوە خوای پەروەردگار لێت خۆش بوو؟ ئەتۆی بردیە بەهەشتیەوە، خوای پەروەردگار ڕێز و حرمەتی گرتی، بەهۆی چیەوە؟ یەکێک لەوانە ئیمامی شافعی دەفەرمێ بەهۆی ئەوەوە کە لە کتێبەکەمدا، ئەو کتێبەی کە یەکەم کتێب نووسیبیەتی کە ناوی ئەڕیسالەیە، دەفەرمێ لە دەستپێکی ئەو کتێبەیەدا سەڵەواتێکم نووسیوە، بەهۆی ئەو سەڵەواتەوە خوای پەروەردگار لێم خۆش بووە. ئەویش ئەوەیە کە نووسیبیەتی سەڵەواتی لەسەر پێغەمبەر داوە صلی الله علیه وسلم. دەفەرمێ سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بە ئەندازەی زیکری زیکرکاران، ئەوانەی کە زیکر دەکەن، بە ئەندازەی هەموو ئەوانە سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بێ صلی الله علیه وسلم، بە ئەندازەی بێ ئاگایان سەڵەوات لەسەر پێغەمبەر بێ صلی الله علیه وسلم. دەبێت چەند هەزار کەس هەبێت بێ ئاگا بێ لە سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرە. دەفەرمێ بە ئەندازەی بێ ئاگایی هەموو ئەو بێ ئاگایانە سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بێ صلی الله علیه وسلم. دەفەرمێ بەهۆی ئەو سەڵەواتەیە یەکێک لە هۆکارەکان
ئەوە بوو کە خودای پەروەردگار لێم خۆش بوو ڕەحمی پێکردم و هەروەها ڕێز و حرمەتی گرتم و بردم یە بەهەشتەوە. تەماشاکەن برام چەند گەورەیە سەڵاواتدان لەسەر ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم. بۆیە ئەو قوتابیەی دەفەرمێ بەیانی کە تەماشای کتێبی ڕیسالەم کرد هەمان ئەو سەڵاواتەی کە لە خەودا پێی گوتم لەناو ئەو کتێبەیەدا ئەو سەڵاواتەیە نووسرا بوو لەو کتێبەیەدا نووسی بوو ئیمامی شافعی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت. کەواتە بەڕاستی ئینسان بەهۆی سەڵاواتدان لەسەر پێغەمبەرەوە دەبێتە مایەی لێ خۆشبوونی خوای پەروەردگار برام، دەبێتە مایەی بەرزکردنەوەی پلەی ئینسان لە لای خوای پەروەردگار لە بەهەشت. هیچ کەسێک هەیە نەوێت لە لای خوای پەروەردگار بەرز بێتەوە برام، بێگومان هیچ کەسێک نییە. ئەنجا سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم دەبێتە مایەی ئەوەی کە شیفای نەخۆشیەکانمان بۆ بێت. وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئوبەی فەرموو ئەگەر سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەی صلی الله علیه وسلم خەم و خەفەتت نامێنێت و هەروەها چارەسەری کێشەکانت دەکرێت. خوای پەروەردگار چارەسەری ئەو گرفتانت بۆ دەکات، ئەو گرفتانەی کە هەتن. با ئەو بەسەرهاتەیە کە بەسەرهاتێکی واقعیە گوێژ لەو بەسەرهاتەیە بگرین. ئەگەر نەخۆشی و گرفتێکت هەیە، ئەگەر خەم و خەفەتێکت هەیە برام، ئەگەر نەخۆشیەکت هەیە چارەسەر نابێت، ئەگەر دڵت ناڕەحەتە، ئەگەر هەر کێشە و گرفتێکت هەیە سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرەی بدە صلی الله علیه وسلم. خوای پەروەردگار بە ڕەحم و بەزەی خۆی ئیشەڵڵا چارەسەری کێشەکەت بۆ دەکات، نەخۆشیەکەت چارەسەر دەبێت. با گوێ لەو بەسەرهاتەیە بگرین کە ساڵح مەغامیسی بۆمان دەگێڕێتەوە کە یەکێکە لە زانایان و بانکخوازانی سعودیە. بۆمان دەگێڕێتەوە دەفەرمێ نەخۆش بووم، زۆر نەخۆش بووم لە وڵاتی لوبنان، عملیاتی دڵم بۆ دەکرا. دەفەرمێ کاتێک کە عملیاتەکەیان بۆ کردم دیار بوو کە عملیاتەکەم زۆر قڕز بوو، عملیاتەکە کردنەوەی دڵ بوو، عملیاتی دڵ بوو، زۆر ناڕەحەت بوو. دەفەرمێ کاتێک کە دکتۆرەکان هاتن لە دوای ئەوەی کە بە خۆم هاتمەوە لە عملیاتەکەی بەهۆش خۆم هاتمەوە، دیار بوو دکتۆرەکان چەند دکتۆرێک بوون ژمارەکەیان نزیکی 14 دکتۆر دەبوو لەسەر موەستا بوون و هەروەها جیهازەکە بەسەر دڵمەوە بوو، ئیشارەتی لێدانەکەی زۆر باش نەبوو. بۆیە گوتیان یا شێخ بەخوا هەندێک خوێن لە ناو دڵ و دەروونتدا کۆبۆتەوە دەبێ عملیاتەکەی دووبارە بکەینەوە، هیچ چارەیەکمان نییە. دەڵێ ئەمنیش زۆر لەلام قڕز بوو بەڵام بەناچاری ئاماژەم کرد، گوتم ڕازیمە، جا هیچ چارێکی دیکەمان نییە، عملیاتەکەی دووبارە بکەنەوە. دەفەرمێ لەو کاتێدا پێش ئەوەی کە بمبەن بۆ ژووری عملیات بۆ دووهەم جار کە خوێن لە دڵمدا کۆ ببۆوە بۆ ئەوەی کە عملیاتەکەم بۆ دووبارە بکەنەوە، دەفەرمێ پەرستارێکی لوبنانی لەوێ بوو، گوتی یا شێخ سەڵاوات لەسەر پێغەمبەر لێدە صلی الله علیه وسلم. دەفەرمێ لەو کاتێدا سەڵاواتم لەسەر پێغەمبەر لێدا و گوتم اللهم صل على سيدنا محمد وعلى آل محمد، بەو شێوازەیە سەڵاواتم لەسەر پێغەمبەردا صلی الله علیه وسلم. دەفەرمێ سوێن بەخوا پاش چەند مدەتێک، چەند دقەیەک، پاشی مدەتێکی کەم ئەو خوێنەی کە لە ناو دڵمدا کۆ ببەوە هیچی نەما، ئەو لێدانەی جیهازەکان هەمووی گۆڕا. سبحان الله. دەفەرمێت دکتۆرەکە هاتە سرم، گوتی یا شێخ ئەوەی کە دەمانەویست بە نەشتەرگەری بۆ بکەین، بە عملیات بۆ بکەین، دڵنیا بە خودای پەروەردگار بۆی کردی و شیفای نەخۆشیەکەت هات. الله ئەکبەر. لەو گەورەیە برام خوای پەروەردگار کێشەکانت چارەسەر دەکات، نەخۆشیەکەت چارەسەر دەکات برام بەهۆی سەڵاواتدان لەسەر ئەو پێغەمبەرەی صلی الله علیه وسلم. دەی ئەوە بەسەرهاتێکی واقعیە لە یەکێک لە زانایان ڕوویداوە برام، با ئێمەش سەڵاوات لەسەر ئەو پێغەمبەرە بدەین، خوای پەروەردگار شیفای نەخۆشیەکەت دەدات، ناڕەحەتیەکەت بۆ چارەسەر دەکات، گیر و گرفتەکانت نایەڵێ ئیشەڵڵا بەهۆی سەڵاواتدان لەسەر ئەو پێغەمبەرەیەوە صلی الله علیه وسلم. لە کۆتاییدا سوودەکانی سەڵاواتدان لەسەر پێغەمبەر چین؟ ئەو سوودانەی کە دەستمان دەکەون بەهۆی سەڵاواتدان لەسەر پێغەمبەرەوە.
یەکەم فەرمانی خدای پەروەردگار جێبەجێ دەکەین. خوای گەورە پێمان دەفەرمێ ئەیها الذین آمنوا صلوا عليه وسلموا تسلیما. ئێمەش یەکێکین لە ئیمانداران. خوای گەورە پێمان دەفەرمێت سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی بدەن. یەکێک لە سوودەکانی سەڵەوات ئەوەیە ئێمە بڕیاری خوای گەورە جێبەجێ دەکەین. ئایا گەورەی لەوە گەورەتر هەیە ئینسان بڕیاری خوای گەورە جێبەجێ بکات؟ بێگومان نەخێر. ئەنجا ئێمە سەڵەواتەکەمان لەگەڵ سەڵەواتی خدای پەروەردگار و پێغەمبەردا هاوکات دەبێت صلی الله علیه وسلم. خوایەک بەو گەورەی خۆی باسی ئەو پێغەمبەرە دەکات، سەڵەواتی لەسەر لێ دەدات، ئەو مەلائیکەت و فریشتانە سەڵەواتی لەسەر لێ دەدەن. مسلمانی بەڕێز، گەنجی بەڕێز، ئایا هێندە بێ ئاگای خوایەک بەو گەورەی خۆی سەڵەوات لەسەر پێغەمبەرەکەت لێدا، بەڵام ئەتۆ بێ ئاگابی لە ڕۆژی جومعەدا 4 سەڵەوات بۆ ئەو پێغەمبەرەی نەنێری؟ دەی بەرام ئەوە چ گەورەییەکە کاتێک کە ئینسان سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەری لێ دەدات ئەو هەموو پاداشتەی دەست دەکەوێت. دووهەمیان کە سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ دەدەین، خوای پەروەردگار سەڵەواتمان لەسەر لێ دەداتەوە، گوناه و تاوانەکانمان ڕەش دەکاتەوە، پلەمان لە لای خۆی بەرز دەکاتەوە. مسلمان ناتەوێت پلت بەرز بێتەوە لە لای خوای گەورە، کەس هەیە نەیەوێت لە لای خوای گەورە بەرز بێت. دەی برام سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرەی لێ بدە، خوای گەورە پلت بەرز دەکاتەوە لە لای خۆی. سێهەم لە سوودەکانی سەڵەواتدان لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم بریتیە لەوەی کە دوعاکانمان گیرا دەبێ بەهۆی سەڵەوات لێدانەوە. ئەنجا پێداویستیەکانمان چارەسەر دەبێت، خوای گەورە پێداویستیمان بۆ چارەسەر دەکات، ناڕەحەتی دڵ و دەروونمان ناهێڵێت، نەخۆشیەکەت چارەسەر دەبێ برام، گیر و گرفتەکەت چارەسەر دەبێ برام. واللهی جاری وا هەیە ئینسانێک گەنجێک گیر و گرفتێکی هەیە، جاری وا هەیە دەچێتە لای چەندین کەس، بەڵام خوای پەروەردگاری لەبیر کردووە، بەڵام سەڵەواتێکی لەسەر ئەو پێغەمبەرەی لەبیر کردووە. بەخوا بەو ڕێگایە خوای پەروەردگار هەموو کارێکت بۆ ئاسان دەکا برام، جاری وا هەیە بخۆشت نازانیت چۆن. چوارەمین لە سوودەکانی سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرە بریتیە لەوەی ئەو پێغەمبەرە شەفاعەتمان بۆ دەکا لە ڕۆژی قیامەتدا. لەو پێغەمبەرەی نزیک دەبین بەهۆی سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. چ سوودێکی گەورەیە برام، بەڵام ئێمە لێ بێ ئاگاین و کەم تەرخەمین. ئەنجا ئینسان لەو پێغەمبەرەی نزیک دەبێت صلی الله علیه وسلم. ئەنجا پێنجەمینیان لە سوودەکانی سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرەی، ئێمە ئەگەر سەڵەواتمان لەسەر پێغەمبەردا بە کەسێکی سەخاوەتمەند هەژمار دەکرێن، ناوی ڕەزیلیمان لەسەر ڕۆژ دەبێتەوە. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه وسلم البەخیل، بەخیل کێیە؟ ڕەزیل چروک کێیە؟ پێغەمبەر دەفەرمێ من ذوکرت عنده ثم لم يصلي علي. ئەو کەسە ڕەزیلەکە لە لای ئەو کەسەی ناوی ئەو پێغەمبەرەی دەهێنرێت، دەفەرمێ ناوی منی لەلا دەهێنرێت، دەگوترێت پێغەمبەر، دەگوترێت محەممەد صلی الله علیه وسلم. پێغەمبەر دەفەرمێ ئەو کەسە ڕەزیلە کە ناوی منی لەلا دەهێنرێت کەچی سەڵەواتم لەسەر لێ نادا. ئەو کەسەی سەڵەوات لەسەر پێغەمبەر لێ بدا ناوی ڕەزیلی لەسەر ڕۆژ دەبێتەوە برام، بە کەسێکی سەخاوەتمەند هەژمار دەکرێت. دەی بەرام هەر ئەوە ماوە کە بڵێن ئەو هەموو پاداشتە گەورەیە، ئەو هەموو فەزلە گەورەیە لە چیدا؟ لە سەڵەواتدان لەسەر ئەو پێغەمبەرەی. با ئێمەش وریابین، با ئێمەش بە ئاگابین، با ئێمەش لە غەوی غەفڵەتدا نەبین. وەکو زانایەک دەفەرموێ الناس نيام إذا ماتوا انتبهوا. خەڵک خەوتون کاتێک کە دەمرن ئەوجە بە خەبەر دێنەوە. ئینسان بێ ئاگایە لەو هەموو فەزڵ و گەورەیە، لەو هەموو پاداشتە گەورەیە، لەو هەموو پلە بەرزکردنەوەیە برام. باوریابین مافەکانی پێغەمبەر جێبەجێ بکەین، باوریابین سەڵەوات زۆر بۆ ئەو پێغەمبەرە بنێرین صلی الله علیه وسلم، بۆ ئەوەی لەو هەموو پاداشتەی کە باسمان کرد ئینشاءالله هیچ یەکێکمان لێی بێ ئاگا نەبین. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خۆیە بۆ خاتری ناوە جوانەکانی خۆت، بۆ خاتری سیفەتە بەرزەکانی خۆت، لە دوای بیستنی ئەو حەق و مافانەی کە لەسەر ئێمەیە بەرامبەر بە پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم وامان لێ بکەی، شست و چالاک و بە ئاگامان کەی، بە خەبەرمان بێنی ئەو حەق و مافانەی پێغەمبەر جێبەجێ بکەین صلی الله علیه وسلم. وامان لێ بکەی یەکێک بین لەو کەسانی هیچ ڕۆژێکمان بەسەردا نەڕوا ئیلا سەڵەوات لەسەر ئەو پێغەمبەرە لێ بدەین، بۆ ئەوەی ئەو هەموو پاداشتەمان بە قسمەت بێت. یا ڕەبی خۆیان گیان ئەتۆش لە لای خۆت پلەی ئێمە بەرزکەیەوە، گوناحەکانی ئێمە ڕەشکەیەوە، بە ئومەتی ئەو پێغەمبەرەمان حیسابکەی.
یا ربی خوای گیان لە ڕۆژی قیامەتدا لەو پێغەمبەرەی نزیک بین لەگەڵ ئەو پێغەمبەرەیدا صلی الله عليه وسلم کۆمان بکەیەوە بەڵام لە دنیادا وا بین وا بژین وامان لێ بکەی شیاوی ئەوە بین لە ڕۆژی قیامەتدا بڵێن ئەی پێغەمبەری خوای ئێمەش ئومەتی تۆین ئێمەش لە دنیادا ڕێبازەکەی تۆمان گرت بوو سەڵەواتمان لەسەر تۆ لێ دەدا حەق و مافی تۆمان جێبەجێ دەکرد یا رەبی خۆیان گیان هەموو لایەکمان لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا لەگەڵ ئەو پێغەمبەرەی کۆ بکەیەوە صلی الله عليه وسلم آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين